لە دوای هێوربوونەوەی جەنگ و ڕوبەڕووبوونەوەکان هێنانی چەک و سەربازی نوێ لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانەوە بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست بۆ دژایەتی ئێران مەبەست لێی گوشارە بۆ سەر ئەو وڵاتە بۆ ڕێککەوتن لەسەر چەند دۆسیەیەک. لە دوای ڕێککەوتنی نێوان ئێران و سەعودیە و ئاساییبوونەوەی پەیوەندیەکانیان، هەروەها ڕاوەستانی جەنگ لە یەمەن و ئاڵوگۆڕکردنی دیلەکانی جەنگ، بەردەوامی دیالۆگی نێوان تاران و واشنتن لە وڵاتی عەمان بۆ ئازادکردنی دەستگیرکراوەکان و ئازادکردنی پارە بلۆکراوەکان، ئەوەی کە جێگەی پرسیارە هێنانی چەکی پێشکەوت و 3000 سەربازە بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست. ئەمە لە کاتێکدای ئەمریکا زیاتر گرنگی بە جەنگی ئۆکرانیا و ڕوبەڕوونەوەی چین دەدات لە باشووری خۆرهەڵاتی ئاسیا و ئۆقیانوسی ئارامدا. لە کاتێکدا نیوەی نەوتی سەعودیە لە کار کەوت، ویلایەتە یەکگرتووەکان هیچ کارێکی ئەنجام نەدا، بەڵکو بە شێوەیەکی سادە بەشێک لە هێزەکانیشی بردە دەرەوەی ناوچەکە. هۆکارچی ئەم جارە دەیەوێت هێزەکانی لەسەر کەشتیە بازرگانیەکان دابەزێنێت کە گوایە مەبەستی ئەوەی ئێران دەستیان بەسەردا نەگرێت و ڕێگەی بازرگانی لە ناوچەی هورموز و دەریای عەرەبی بەپارێزێت. ئەمریکا نیگەرانە لە ڕۆڵی چین لە یەخستنەوەی ئێران و سەعودیە و هێوەرکردنەوەی دۆخی ناوچەکە کە واشنتن ناوچەی کەندا و با یەکێک لە گرنگترین پێگەکانی خۆی دەزانێت، بۆیە دەیەوێت بە وڵاتانی ناوچەکە ڕابگەێنێت کە ڕێگە نادات سنووری بەرژەوەندیەکانی ببەزێنرێت. لە لایەکی دیکەشەوە لەگەڵ بەردەوامی دیالۆگی ئێران و ئەمریکا لە وڵاتی عومان، واشنتن دەیەوێت لە پێگەی بەهێزەوە گەفتوگۆکانی لەگەڵ تاران لە دوای ڕاوەستاندنی دیالۆگی ئەتۆمی ئەو وڵاتە و بەر لە هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا بەڕێوە ببات ڕێکەوتنی بەردانی دەستگیرکراوەکانی لە ئێرانیش بگەێنێتە ئەنجام کە ئێران سوورە لەسەر ئازادکردنی پارە بلۆکراوەکانی بەهۆی سزاکانی ئەمریکاوە. ئێران لە ماوەی ڕابردوودا زیاتر ئەو کەشتیە نەوت کێشانەی گرتووە کە بەوتەی خۆی نەوتی قاچاق و بەنزین و پێکاتە نەوتیەکانیان بردووە لەگەڵ ئەو کەشتیانەی کە بە پێی ڕێنماییەکان لە هورموزەوە تێنەپەڕیون. بەڵام هیچ کاتێ ئەو کەشتیە بازرگانیانەی نەگرتووە کە ئەمریکا دەیەوێت سەربازیان لەسەردا بەزێنێت بۆ پاراستنیان. وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند کە وڵاتانی ناوچەکە دەتوانن ئاسایش و سەقامگیری ئاوەکانی کەنداوی فارس و گەروی هورمز بپارێزن. بۆیە بوونی ئەمریکا لە ناوچەکەدا نەک ئاسایش ناخوڵقێنێت بەڵکو دەبێتە هۆکاری ناسەقامگیری. سوپای پازەران لە ڕاگەیەندراوێکدا جەختی لەوە کردەوە کە هێز و بڕیاری تەواویان هەیە بۆ وەڵامدانەوەی هەر جوڵەیەکی ئەمریکا، هەر دەست بەسەرداگرتنێکی کەشتیەکانیان بە هەمان شێوە وەڵام دەدەنەوە. ڕێژەیە ئیقتیداری بەسیج دەریایی